ئەبا ذەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ ڕۆژێکیان خۆشەویستەکەی خۆم کە مەبەستی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم چەند وەسیەتێکی لێ کردم وەسیەتی لێ کردم بە سێ شت وەسیەتی لێ کردم کە ئاگاداری ئەو سێشتە بم و لەو سێشتەدا مەوقیفم ئاوا بێ یەکەمیان ئەن ئەصیلە ڕەحەمی وئین ئەدبەڕەت ئەگەر ئەمن سیلە و هاتوچۆی خزمایەتیم بگەێنم لەگەڵ خزمەکانم هەرچەند خزمەکەشم هاتوچۆم نەکا پێغەمبەری خوا وەسیەتی لێ کردم و وەسیەتی لێ کردم ئەگەر حەق بڵێم هەرچەندێک تاڵ بێت وەسیەتی لێ کردم سەردانی خزمەکەم بکەم با خزمەکەشم هاتوچۆیم نەکا وەسیەتی لێ کردم ئەگەر حەق بڵێم با حەقەکە تاڵیش بێت وەسیەتی سێهەم وەسیەتی لێ کردم هیچ کاتێک لەبەر لۆمەی لۆمەکاران واس لە حەق و ڕاستی نێنم لەبەر لۆمەی لۆمەکاران واس لە حەق و ڕاستی نێنم